بەڵێ بێگومان لاوەرزی گەرمایدان و گەرما و درێژی ڕۆژ کاریگەری زۆر لەسەر لەشی مرۆڤ و تەندروستی مرۆڤ دادەنێت چلەوەی کە ڕێژێکی زۆر تشکی خۆر بە کاتێکی زۆر دەگاتە سەرزەوی هەم کاریگەری لەسەر مرۆڤ دانێت کە چونکە تشکی زیان بەخش دەکات سەرزەوی هەم لەوەی کە بەرزبوونەوەی پلەی گەرما کاریگەری لەسەر تەندروستی مرۆڤ دادەنێت. لەم تەوەردا باز لە لێکەوتەکانی بەرزبوونەوەی پلەی گەرما لەسەر تەندروستی مرۆڤ دەکەین بە تایبەت دەیبەستنەوە بە لانی کۆئەندامی هەناسە و سنگەوە. بزانین ئایا چ کاریگەریەک لەسەر کۆئەندامی هەناسەدان و سنگماندا ئەنێت کاتێک کە پلەی گەرما بەرز دەبێتەوە ئایا بەلایانی باشەیە یاخود بەلایانی خراپێ و یاخود ئەو کەسانەی کە نەخۆشیێکی تایبەت بە ڕێڕەوی هەناسەیان هەیە ئەمانە دەبێت چۆن پارێزگاری لە خۆیان بکەن بۆ ئەوی گەرما کاریگەری خراپیان لەسەر دانێتەوە. چەندین ڕێنمایی تریش بۆ ئەوی خۆشەویست ئەخەینە ڕوو بە میوانداری میوانەکەمان لە ستۆدیۆ دکتۆر کاوە فەرەج سعدوو پسپۆری نەخۆشەکانی سنگ و کۆئەندامی هەناسەدان. زۆر بەخێر کاک دکتۆر. بەخێر بێ دکتۆر یاسر چاومان. کاک دکتۆر ئایا بەڕاست گەرما کاریگەری لەسەر تەندروستی مرۆڤ و بە تایبەت کۆئەندامی هەناسەدا ئەنێت پەیوەندی چییە؟ سپاسانەکەم دەستان خۆش بێت. تەمان گۆڕانکاری وەرزەکان بێگومان لە هەموو لایەنێکی بڵێن لەشی مرۆڤ کاریگەری هەیە بۆ سەر تەندروستی مرۆڤ. لە ڕاستیە وەکو ئێمە باسی کرد کۆئەندامی هەناسە بکەین بەرەو هاوین و بڵێن لە بەهار و پاشان بەرەو هاوین و گۆڕانی کەشوها بەرەو گەرمی ئێمە توانین وەکو لایەنێکی ئیجابی باسیکەین پۆزیتیڤ باسیکەین لە نەخۆشەکانی کۆئەندامی هەناسە. تەمان نەخۆشەکانی کۆئەندامی هەناسە بە پێی باویان ئەگۆڕێ، ینی بۆ نمونە نەخۆشیە درمیەکان وەکو هەڵامەت و وەکو ئینفلۆنزا وەکو ئەوانەی ترکە لە ڕێگەی هەناسە و کۆکە و ئەوانە زیاتر بڵاو ئەبێتەوە بەهۆی گۆڕانکاری کەشوهەوا کە مرۆڤ زیاتر لەگەڵ بڵین دەوروبەرە ئەکرێتەوە کەمتر قەرەباڵی ڕوئەدا لە شوێنەکانە. ئەمە وەرە هەروەها بوونی تیشکی خۆر تەمان تیشکی سەروەنەوشەی کاریگەریەکی گرنگی هەیە لە ناوبردنی میکرۆبەکان و ڤایرۆسەکان. ئەمە ئەتوانین بڵێن بە شێوەیەکی بەرچاو کەمەکە لە وەرزە وەلو بوونی هەر هەیە بڵێن لە نێوان مرۆڤەکانە و بڵاوبوونەوەی لە کەسێک و گوسیار بەردەوامە، بەڵام وەکو چاو وەرزەکانی تر وەکو وەرزی سەرما کە لە ڕاستیە سەرما ینی نەبوونی تیشکی خۆر و ئەو بەهێزیە لەوانەیە کەمتر بێتەوەی کە ئەم ڤایرۆس و میکرۆبانە لەناو بچن، بۆیە زیاتر بڵاوبوونەوەیان لە وەرزی سەرما زیاترە. لە وەرزی گەرماشە بە هەمان شێوە نەخۆشی هەستیاریەکان ئەوانەی کە ئەو کەسانی کە هەستیاریان هەیە لە کۆئەندامی هەناسە لە بەشی سەروی کۆئەندامی هەستیاری لووت و پاشان قوڕ و هەروەها هەستیاری بەشی خواری کۆئەندامی هەناسە کە خۆی لە نەخۆشی تەنگە نەفەسی و ڕەبوو ئەوانە ئەبینێتەوە. ئەوانیش بتوانین بڵین لەوانەیە بە ڕێژێکی کەم بەرەو باشی بڕوە، چونکە لەم کاتە هۆکارەکانی سەرهەڵدانەوەی ئەم نەخۆشیانە کەمتر ئەبێت لەم کاتە بە تایبەتی لە وەرزی سەرماوە لە کاتی بەهارە لە بوونی گژوجیا و گوڵ و ئەمانە زیاتر لەوانەیە ئەو نەخۆشیانە زیاتر هەڵبەنەوە. بەڵام لەم کاتەشە بە حەقەت بوونی چەند فاکتەرێکی تیژە بێتە هۆی زیاتر بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیانە لە مەسەلەی بۆ نمونە هەوای ساردی فێنەکەرەوەکان ئەمانە کە لەوانەیە ئەو کەسانی هەستیاریان هەیە زیاتر کاریگەریان تێبکە بێتە هۆی سەرهەڵدانەوەی نەخۆشیەکانیان. واروها بوونی تەپوتۆز بوونی دووکەڵ لە هەوایە کە لەوانێت لەم کاتە زیاتر بێت کە باران کەمترە بێتە هۆی ئەوەی کە لەوانەیە هەم ئەویش ینی بە پێی نەخجۆری نەخۆشیەکە بابەتەکە ئەگۆڕێ. بەڵام زیاتر لە وەرزی گەرما وەکو ئەگە تێبینی بکەین زیاتر نەخۆشەکانی کۆئەندامی هەر زیادەکە لەم کاتەیە، چونکە بەهۆی خواردنی ناتەندروست و ئاوی پاک کەمتر ینی لەم کاتە ئاو کەمترە بڵێن پاک و خاوێنی لەوانەیە زۆر باش ڕەچاو نەکرێ ئەوە بێتەوەی بڵاوبوونەوەی نەخۆشەکانی کۆئەندامی هەر زیاتر لە سکچوون و لە ڕەشانە و لە بابەتانی تر ئەوە لەوانەیە کاتە زیاتر بێت. کاکتورێکە لە نەخۆشیانی هەناسە ڕەبۆیە وەرزی گەرما کاریگەری لەسەر ئەو نەخۆشانە هەیە و گرنگترین ڕێنمایەکان چی بۆ کەسانی کە ڕەبۆیان هەیە؟ خۆ ئەگەر لەم کاتە ئەو کەسانەی کە ئەم نەخۆشییان هەیە پابند من بە ڕێنماییەکان و ئێمە لە ڕاستیەکێک لە ئامۆژگارە سەرەکیەکانمانەوە دوورکەونەوە لەو فاکتەرانی کە بێتە هۆی سەرهەڵدانەوەی نەخۆشیەکە. تاوان نەخۆشی تەنگە نەفەسی و ڕەبوو کە خۆی لە تەنگە نەفەسی و هەناسە توندی و بوونی خیزە خیز و سەوتێکی ناسروشتی لە کاتی هەناسەدانە ئەمە بەهۆی کۆمەڵی فاکتەرەوە زیاد ئەکاوە هەڵ ئەداتەوە نەخۆشیەکە و نیشانەی تیا دروستەکە لەو کەسی کە نەخۆشی هەیە. لەوانە بوونی وەکتمان هەوای سار کە لەم کاتە لەوانەیە
جوی طبیعیە ئەمە کەمتر بێ بەڵام بەکارهێنانی فێنکەرەوەکان ئەو کەسانی کە ئەم حاڵەتیان هەیە بۆ نمونە ئەگەر بەردەوام هەوای سپلید لی بە هەوای مبەڕیدە لی بە لە بەتابەتی لە شەوە لە کاتی نووسنە لەوانەیە بەیانیان کە هەڵئەسێن کۆمەڵە نیشانەی ناڕەحەتی بۆ دروستە بێ و هەروە وتوان لەم کاتەشە تەپ و تۆز دووکەڵ فاکتەرەکانی تەواوان ئەمانە هەمووی پەیوەندی بە کەش و هەواوە یعنی ئەو کەسانی کە ئەم نەخۆشییان لە ڕێگەی هەواوە تۆ طبعاً ئەم کاریگەریانە زیاتر کاری خۆیان لەسەر کۆئەندامی هەناساکان پێویستە لەم کاتە ئاگاداری ئەو بابەتەکان و هەروەها بەکارهێنانی دەرمانەکان لەم کاتە شتێکی گرنگە عینی ڕاستە ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە زیاتر وەکوتمان جێگیریکی زیاتر بە حاڵەتەکەەوە دیار ئەگەر ڕێنماییەکان جێبەجێ کۆن ئاگان لەو فاکتەرانە بێت کە وەکوتان ڕوژانەوەی نەخۆشیەکان دروستەکەن. زۆر باشە دکتۆر کەسانی کەڕۆبایان هەیە کاتێک لە کەشی گەرمای دەرەوە ئەبن و ئەشنە ماڵەوە لە کەشێکی سارد و هەوایەکی فێنکی سپلیتدا هەیە ئایا هیچ کاریگەریەکی خراپی هەیە؟ طبعا يعني ئەو گۆڕانکاریە کتوپڕە لە پلەی گەرمیان زۆر دەوری هەیە بۆ ئەو کەسانە لە شوێنی گەرم بۆ سارد لە سارد بۆ گەرم بە هەمان شێوە ئەو ئەبێتە هۆی دروستکردنی کۆمەڵێک گۆڕانکاری فیسیۆلۆژی لە کۆئەندامی هەناسە کە سەرنجام بێتەوەی کە ئەو تەسکبوونەوەی بۆری هەناسەوە دروستبوونی نیشانەکانی تەنگە نەفەسیان نیشانە هەستیاریەکان لەو کەسەیە کەواتەدا گۆڕانکاریە کتوپڕەکان گرنگە لەو کاتە ینی بۆ نمونە ئەو کەسەکە ئەو حاڵەتە هەستیاریانەی هەیە بەتایبەتی نەخۆشی ڕەبووی هەیە ئەبێ کە لە ماڵیەتە دەرۆشت جەوەکە ساردە بەرەو گەرما ئەڕوات یەک هەوایەکی گەرم ئەکسەر کاریگەری تێ بکە ئەبێ لەو کاتە بە شێوازێک بەرگری لە خۆی بکە ئەمە دایم پیانەڵێن ئەبێ لەو کاتە کتوپڕا دەمولود بژیرە ینی کارێ وا بکەی هەتا وردە ها ئەو کاریگەریە بە شێوەیەکی تەدریجی ڕووبە ینی ئەوە نیێتەوە بەڵام خۆ باشتریشە گە بەردەوام ئەو کەسانە بۆ منە دەمامک ببەستی یان کارێ بکە کە ئەم فاکتەرانە تەسیریان تێنەکە بەڵام ئەو لەحزەی کتوپڕەکە ینی گۆڕانکاریە کتوپڕەکە زۆر دەوری هەیە لە وروژانەوەی حاڵەتە بۆ کەسی ئاسایش کاریگەری خراپی هەیە هەر بۆ کەسی ئاسایی لەوە ناچێ ینی لە ڕاستیە چونکە ئێمە لە کۆئەندامی هەناسە ئەو کەسانی هەستیاریان هەیە ئەم کاریگەریانە تەسیریان تێکە تەواوی سەر ڕێژی هەستیاری زۆرە لە جیهانە ینی ئەوەی باز دەکرێت لەوانەیە لە 150 نیوەی دانیشتوانی گۆی زەوی جۆرێک لە جۆرەکانی هەستیاری لە شیانە دروست بووە بەهۆی ئەو فاکتەرانی کێسی لەم ڕواهەیە و پێشتر نەبووە دووکەڵی کارگەکان و پیسبوونی ژینگە و جگەرە کێشان و ینی لە هەموو شوێنەکە جاری وای تۆ کەسێک خۆ جگەرە ناکێشی کەسێک لە پاڵتا جگەرەکێشی کاریگەری بۆ تو بەتابەتی مناڵانی ئەو کەسانی کە جگەرە کێشن زۆر جاریان بۆ لای ئێمە ینی بینی دەبین سێ مناڵەکە نەخۆشی ڕەبووی هەیە تەنگە نەفەسی هەیە سەبەبەکەش چییە هۆکارە ڕئیسیەکەی خۆ پێشتر جاری وای لەوانەیە نەیان بوو بە خۆی فاکتەری بۆ ماوەی دەوری هەیە لەم نەخۆشیە بەڵام سێرەکەی لە عایلەکەشانە ئەی هۆکارەکەی چی ئەبینی دایک و باوکی یەکێکیان جگەرە ئاکێشێ ئەبێتەوەی دروستکردنی نەخۆشیەکە بۆ ئەو کەسانی کەواتە ئەم فاکتەرە ژینگەیانە زیاتر لەو کەسانە دەوری هەیە کە هەستیاریانەوە هەستیاریەکان تەواوان بە پێی ڕۆژگاریش نوتان بەرەو زیادبوون چووە تەنانەت نەخۆشی ڕەبوو تەنگە نەفەسی لە جیهانە ئێستا باسی وەک لەوانەیە لە 110 بۆ لە 120 دانیشتوانی زەوی جۆرێک لە جۆرەکانی تەنگە نەفەسی و ڕەبوویان هەبێ لە وڵاتی خۆشمانە بامان شێوە ڕاستی ئێمە ئەیبینین ینی ئەم نەخۆشیانە بەرەو زیادبوون ئەچی خەڵکانێکی زیاتر تووشە بن هۆکارەکانیش ینی لە ڕاستی زۆری وەکو پێوتێ پریڤێنتەبڵ یانە توانی ڕێگری لێ بکەی کە نەهێڵی ئەم نەخۆشیانە زیاد بێ لە کەمکردنەوەی ئەو پیسبوونی ژینگەی کە باسمان زۆر لە وەرزی گەرمانە وەرزەکانی دیکە ئەنجامدانی وەرزش بۆ خۆی کاریگەریە بێ لە سەراسەدا نمونەیەک باسکەم دوێنێ چوومە سەر شاخێک تۆزە گەوراز بوو ینی خۆ بە تەمەنیشمەوە نییە یعنی ئەوەندە هەناسەم تون بوو ئەوەندە ینی بێزار بووم خۆم یەکێک لە سەبەکەوام بیرەکردەوە کە بەردەوام وەرزش ناکەم ینی بەردەوام وەرزشکردن دەبێت یەکەم بە ئاسانتر مەسەلەن بتوانم بەسەر شاخێکە بەسەر شوێنێکا بڕۆم مەناسەشم تون دەبێ بە شواز لە شواز بەڵێ خۆی ئەوە کاریگەریەکی فیسیۆلۆژی ئاساییە لە لەشە ئینسان کە تو جوهدێ لەسەر خۆی دروست کا بڵێن زەختێ لەسەر خۆی دروستکە لەوانەیە بێت وی تەنگە نەفەسی بەڵام ئێمە ئەوەی کە باسێکین لایەنە نەخۆشیەکەیە ئەو کەسانی کە هەسیاریان هەیە ئەم جوهدە ئەم هەوڵە ئەبێتە هۆی تەسکبوونەوەی بۆری هەناسە ینی لەگەڵ تەنگە نەفەسیەکان نیشانەی خیزە خیز و سەوتێکە هەستەکەی کە ئەمە بۆری هەناسی ئاسایی نیە ئەو کەسە ئەم نیشانانە کە دروست بوو ئەوە نائاسایی ئەگەنا مرۆڤی ئاسایی هەموو کەسێک ینی ئەوەی هەیە لەگەڵ طبعاً وەکو شتێک خۆی گەورە وەکو لایەنێکی احتیاتی زۆری لە هەناسا بۆ ئینساندانەوە ئێمە ئێستا کە دانیشین لە حاڵەتی ئاساییە تەنها لەوانەیە لە 120 کۆئەندامی هەناسە بەکارهێن لە 120 بەکارهێنی هەڵەتی تەسەر پێ بێت لە 130 کە زیاتر کە ئەڕۆی بێت لە 140 لە 150 کە بە شاخە سەریگەکەتە لە 170 لە 180 هەنی ئەمە جۆرە
خستانێک جۆرە زەختێک لەسەر ئەندامی هەناسە دروستەکە لەوانەیە بۆ مودێکی کەم تەمانە بێەوە تەنگە نەفەسی لەو کەسا دروستەکە هەتاوەکو حاڵەتەکە ئاسایی ئەبێتەوە مدێکی کەمی پێێت بەڵام دروستبوونی نیشانەی تر لەگەڵ هەناسەیە وەکووتمان خیزە خیزیان کۆکە هەن لەوانێ لە کەس دەستکا بە کۆکە کۆک و خیزە خیز و ئەمە ئاسایی نییە تەمانەوە ئەمە بوونی هەستیاریە لە ئەندامی و کەسا کە یەکێک لە فاکتەرەکانی کولانە و زیادکردنی نیشانەکان جوهدانی هەوڵێکی لە توانە بەدەرانی ئینسان خۆی هیلاکە لەوانەیە نیشانەکانی زیادکە بۆی دروست بێتەوە مەبەستەکەم لەوە کاک تو ئەگەر ڕاهێنانی وەرشی هەبێ ئەمە کەمتر بێت یعنی من ئەزمموی خۆم پێشتر کە وەرشم کردووە زۆر ئاسانتر بوو طبعا ئەوە لایەنێکی گرنگە یعنی تاوانەوە کولانی فیسیۆلۆژی ئەندامی هەناسە باسیکەین طبعا ئەگەر و کەسی وەرزشەوان بێ یعنی بەردەوام وەرزش بکە هەوڵ ینی جوڵەی هەبێ کەمتر ئەوانت کاریگەری تێکە بەڵام لە هەموو حاڵەتێکش ئەگەر جوهدێکی زۆرتر لەو توانە ئاسایەکەی خۆت سەرفکەی هەر جۆرە تەنگە نەفەسیەک دروست هەبێ بەڵام ئەم تەنگە نەفەسیوتمان هەم کاتیە هەم نیشانەی تریشی لەگەڵانیە کەواتە ئەمە شتێکی ئاساییە لە هەموو کەسێکا ڕوودا زۆر باشە ئەی خواردن کاریگەری هەیە لە وەرزی گەرمایە بۆ ئەوی کەسەکە حاڵەتی ڕەبۆکەی خراپتر بە یاخۆت تەنگە نەفەسی خراپتر بێت بەڵێ تەمانێکێ لە هۆکارەکانی زیادبوونی ئەم نەخۆشیە هەستیاریانە خواردنە توێ لە ڕاستی ئێستا شێوازی خواردن گۆڕاوە لە جیهانە ینی ئەم خواردنە خێرایانەی کە بەکارهێنرێ بە شێوەیەکی زیاد لە فاستفودەکان بڵێت کە لە جیهانە بوونی کۆمەڵێک پێکهاتی یان خواردنە هەڵگیراوەکان کە لە قوتو ئەمە ینی باس ئەکرێ لە ڕووی زانستی و ئەم شتانە هەمووی هۆکارە بۆ دروستبوونی زیاتری حاڵەتەکانی هەستیاری لە هەموو لە شا بە شێوەیەکی گشتی و لە ئەندامی هەناسا بەتایبەتی طبعا بەتایبەتی بۆ نمونە لە وڵاتانەی کە کەمتر بۆ بڵێن مادەی بەهارات و ئەم شتانە بەکارێن بڵێن خواردنە تیژەکان وەکو ئێمە باسی ئەەکەین ترش و تون و تفتەکان ئەی کۆمەڵی مادەی تایە ئەوە بەڕاستی لەواشی ئێمە زۆر ڕانەهاتین لەگەڵ هەندێک وڵات هەیە بۆ منە وڵاتانی هندستان وانێت کە زۆر ئەو بابەتانە بەکارێن کەمتر کاریگەریان تێکە بەڵام ئەوانەی ئێمە کە کەمتر ئەوانە بەکارهێنین لەوانەیە هۆکارێک بێ بۆ هەڵدانەوەی نەخۆشی هەستیاریەکە بەتایبەتی لەوانەیە لە هەستیاری پێش زیاتر ڕوودا لەو کەسانە و بۆ تەنگە نەفەسیش هەر ڕۆڵی هەیە ئەمانە طبعا بوونی کۆمەڵێک ینی ئەگەر خواردنەکان زۆر ئاسایی نەبێ مادەی نەئاسایی لەشی ئەمەی تیاابێ وەکوتمان ئەو خواردنە تازانێک کە ئێستا هەیە بەهاراتەکان شتەکانی تاڕە خواردنی سادەمەنیەکانیش لەم کاتە ینی کە ئێستا وەرزی گەرمایە زۆر بەکارهێنرێ لەوانەیە هۆکارێک بێ هەم بۆ کەمکردنەوەی مەناعە و بەرگری و ئەندامی هەناسەکە لە خۆشی دەرمیەکان زیاکە بۆنە تۆش شتێکی سارە خود لە قورگا و سێوی نەبێ هۆکارەکەی ئەوەیە کە میکرۆبەکان بە فرسەتێک ئەزانێ ئەو هەموو ماوەدێکی سارد کە بڵێن لە لەشە ئەبێتەوەی کەمکردنەوەی مەناعە معنی بەرگری لەش کەمەکاتەوە لەوانەیە بێتەوەی دروستبووی نەخۆشیە دەرمیەکان یا ئەو کەسانی کە هەستیاریان هەیە بە هەمان شێوە هەڵدانەوەی نەخۆشیەکان کەواتە وریابوون لە شێوازی بڵێن خواردنەکان و جۆری خواردنەکان گرنگە بۆ ئەو کەسانە زۆر باش دکتۆر لەوانەیە بەکارهێنانی سپرای قژ بە یاخۆت لەم وەرزەدا کە خەڵک زۆر عەرەقا کاتەوە معەتەر بەکارێنێ یاخۆ عەتر بەکارێنێ ئەمانە لە وەرزی گەرمایە کاریگەریەکەیان خراپتر ئەبێ لەسەر نەخۆشانی ڕەب و تەنگە نەفەسی و ئەوانەی کە کێشەی لە ئەندامی هەناسان هەیە یان گرنگە لە ماڵێکدا کەسێک ئەو نەخۆشی ئەمە بەکارنێنێت ئەوە گرنگە ئەوە حاڵەتێکی خاڵی گرنگە طبعاً هەموو ئەو فاکتەرانی کەوتمان لە ڕێگەی ئەندامی هەناسەوە چێتە هەناسی مرۆڤەوە ئەوە دەوریان هەیە ڕۆڵیان هەیە شتە نائاساییەکان بۆ نمونەوتمان دوو کاڵ تەپ و تۆز بە هەمان شێوە بۆنەکانیش بە هەمان شێوە ئەوانیش بە هەمان شێوە لە ڕووی زانستی و باسەکرێ بەڵێ معەتەڕەکان کە جۆرە عەترە جیاوازەکان سپرای قژە یان هەر شتێکی تر ینی ئێمە هەندێک نەخۆشمان هەیە لە ڕاستیە کە زۆر ئەوە بەکارهێن ئەوە هۆکاری دروستبوونی تەنگە نەفەسی و نەخۆشی ڕەبوێتیانە بۆ نمونە کەسی لە ساڵۆنەکانە ئیشەکەن یان لەو شوێنانی کە بۆن و ئەمانە زۆرە ینی ئەمان هەمووی ڕۆڵی هەیە لە دروستکردنی نەخۆشیەکە ئەگەر کەسە نەشی بوو بێ پێشتەکە زۆر بەکاری بێنی و هەروها لە کولانەوەی نەخۆشیەکە ینی لە سەر هەڵدانەوەی ئەو کەسانی کە ئەو نەخۆشیان طبعاً ئەبێ ڕەچاوی ئەوە بکرێ لەو ماڵانەی لەو شوێنانی کە ئەو کەسانەی تایە ئەو نەخۆشانەی تایە کە بەتایبەتی نەخۆشی ڕەبوو و تەنگە نەفەسیان هەیە ئەبێ زۆر وریابن لە بەکارهێنانی ئەو مادەیە کە نەبێتە هۆی فاکتەرێک کە وتمان سەر هەڵدانەوەی نەخۆشیەکەی لێ بێتەوە بەڵام تۆ سەبارەت بە سپلێت و فێنکەرەوەکان چی طبعاً ئەویش بە هەمان شوتمان هەر لەم کاتەیە بوونی ئەو فێنکەرەوە ئەو هەوایە طبعاً بەتایبەتی لە کاتی یەکەم جارە هاوتمان کردەوە لە شوێنێکی گەرم و یەکسەر شوێنێکی سارد و ئەو لەوانەیە شتێکی باش نەبێ بۆ هەمومان بەڵە بەڵتان بە شوێنی گشتی بەڵام بەتایبەتی بۆ ئەو کەسانەی کە
ئەو حاڵەتی هەسیاری تەنگە نەفەسی و ڕەبوویانەیە بە تایبەتی ئەوە هۆکارێکە بۆ کولانەوە یعنی بین ئەو کەسە بین کە یەکسەر هەوا سادەکە لە دوای مدەیەکی کەم دەسەکا بە کۆک و هەناسەت و خزە خز و نیشانەکان پیابێتەوە لەبرە وریا بن لەو کاتە و هەروها وا باشیشە ینی جێوی ماڵەکە جێوێکی ئاسایی بێ بەکارهێنان زیادە ڕەوی نەکردن لە بەکارهێنانی فێنکەرەوە ئەوە شتێکی گرنگەکە کە پێویستە شتێکی ئاسایی بێ بۆ ئەوی نەبێتە فاکتەرێک بۆ هەڵدانەوە بڵێن دروستبوونەوەی حاڵەتەکە بڵێ لەوانەیە لەم پرسیارشم لە بابەتەکە لابدەم بەڵام ئەمە دەفەتە قۆزمە پرسیاری لە بکەم ماوەیەکە دژەخۆری سپرا ینی بۆتە ترند و خەڵک بەکاری ئەهێنێت و بوونی هەیە لە ئێستا ئەم دژەخۆرە هەرۆکو ماڵتەرە بە سپرا لە جاتی وەکو جاران بە کرێم لەسەر دەموچاو بڵاویکەنەوە بە سپرا ئەیەن لە دەموچاویە ئەمە کاریگەری خراپ لەسەر ڕێڕەوی هەناسە دروست ئەکات وەکوی کە کۆمەڵێک مادی کیمیایی تریشیتایە طبعا هەموو ئەو مادانەی کە ئەبێتە هۆی دروستبوونی وەک چۆن بڵێن پرژ دروستکە پێوتێ ئەیرۆزۆڵ یعنی ئەوانەی کە ئیتر سپرا بێ معتەر بێ حتا کرێم بێ شت بێ هەرچی کە ئەو جۆرە پرژانە دروستەکە طبعا هەمووی دەوری هەیە بۆ کۆئەندامی هەناسە چونکە لەگەڵ هەناسە ئەڕواتە ناوە بۆ ناو وە کۆمەڵێک مەوادی کیمیاییە طبعا ئەمانە هەمووی لەوانەیە کەسێک ئەگەر حتا حاڵەتەکەشی نەبێ خۆی تەنگە نەفەسی و هەستیاری نە لە خۆی پێشتر هەبوو بێ نە لە عایلەکەشیان هەبوو بێ لە کەس و کارەکەشیان هەبوو بێ لەوانەیە بە بەردەوام بوون لە توشبوون بەم حاڵەتە وەکتمانها ئەوانەی کە لەو بوارانە ئیشەکەن تەنگە نەفەسەکان تیا دروستە بێت چونکە کاریگەری هەیە و هەروها ئەو کەسانی کە خۆشیان هەیەە طبعا بێتەوەی هەڵدانەوە ینی هەموو شتێک هەموو موادێکی تەجمیل بێ هەر بابەتێکی تر بێ کە ئینسان بەکارهێنێ ئەگەر پرژ دروستکە پرژی زیاد لە پێویست دروستکە طبعا ئەوە لەگەڵ هەناسە ئەڕواتە ناوە و بە کاریگەری خۆی دروستەکە هەم لە دروستکردنی نەخۆشیەکە و لە هەم هەڵدانەوەی نەخۆشیەکانەوەی کاک زۆر حتمما لە هەموو وەرز و هەموو سات و کاتێکدا جگەرە و نێرگە لەو بابەتانە حتمما زیانێکی زۆری بەرسیەکان و نەسەدانە بێ بەڵام بۆ وەرزی گەرمەوانە کاریگەریەکەی جیاوازیە بێت لەگەڵ وەرزەکانی دیکەیە طبعا ینی جگەرە هەموو ئەو دوو کاڵەنە ئاساییانی کە ئێستا پیا بۆتوان لەم سەردەما هەر هەمووی یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان لە زیادبوونی نەخۆشیەکانی کۆئەندامی هەناسە یعنی ئێمە لە ڕاستیە جگەرە و نێرگە لە تەمان نێرگە لەش هەر هەمان شار تووتنە ئەسووتێنێت لەوانەیە کاریگەریەکی قورستریش بێ لە جگەرگە چونکە تۆ کەسێک بە بەردەوامی لەوانەیە نیو سەعات سێ چارێک سەعات و نییە ئەم دوو کەڵە بە بەردەوامی ئەچێتە سیەکانی ئەو شتێکی زۆر خراپە بوونی موادی چالاکر کە لەوانەیە زیاد لە 4000 مادەی تیا بێ ئێستا بۆ من هەندێک کەس دەڵێ مێمە جگەرەیەکی سووکە خۆی هان جگەرەیەکە لەوانەیە پاڵفتەکرا بێشت کرا ئەمە هەمووی ئەفسانەی پێوتی ئەمە هیچی ڕاز نییە ئەمسانە هیچ جگەرەیەک نییە سووک بێت لە جیهانە ئەوەی کاکرێت تەنها پاڵفتکردن یەک دوو مادەیە کە زۆر لەوانەیە زۆر خراپی لامیان نیکۆتین و قەتران و ئەم شتانە هەندێک شتێک کەمەکرێتەوە ئەمە پێوتێت جگەرەی سووک ئەی 4000ەکەی تر ئەوانێت هەر ئەمێنێ ئەمە ئەگەر تاوان ئەمە ئەگەر تووتن بێ طبعا هێشتا ئەوە زۆر باشتر لەو جگەرانی کە ئێستا هەر نازانی چی ئەمە مادەکەی ناوی ئەنی لە ڕاستیە بە تەکید لە سەدا لەوەچە 50-60 کابرا پاکەتێکت بۆێنە بە 250 کرد مناڵێک ئەمە ئەگەر تووتن بێ چۆن بەوە ئەفرۆشی ینی لە چیجی ئەمە لە بەچەند هاتووە بەچەند چەندی قازانجە چەندی هینە یعنی دیارە بە تەکید ئەمە تووتنیش نییە مادەیەکی ترە کە پێویستە ئەگەر ئەمانە لێکۆڵین و توێژی نوێیان لەسەر بکرێشتی زۆر خەتەر و خراپ لە جیهانیشە دەرکەوتووە تەمان بەکارهێنانی هەندێک مەوادی یعنی زۆر خراپ لە دروستکردنی ئەم جگەرانە کە حتا تووتنیشی تیانە ئەوگە تووتنەکە بێ ئەو زیانەکانەتی ئەگەر ئەو نەبێ دووقات و سێقات وانێ سەدقاتی لەو خراپتر بێ کەواتە ینی بە هەما لەم کاتەشە تەمان لە هەموو کاتێکە لەوانەیە کەسی جگەرەکیش لەبەر ئالوودەبوونی بە جگەرەکە تەمان هیچە لە فاکتەرەکان کە مادەی نیکۆتینە ئەبێتەوەی بەردەوام جگەرەکە بکێشێ وەلانەیە لەم کاتەشە خەڵک زیاتر حەسکا بچێتە دەرەوەهان لە شوێنە قەرەباڵغەکانە یان لە نادی و لە کافتریا شتەکانە ئەوانە زیاتر خواردنێکی قورسە خواڵێ بە جگەرەیەکی بەڵە تەوانەوە ئەوانە هەمووی تەمان دەوری لەوانەیە لەم کاتە زیاتر بێ بەڵام بە شێوەیەکی گشتی لە هەموو کاتێکە ئەم مادانەکە بەکارێنێ هەر زیان بەخش و هەر شتێکی خراپ و خراپترین کاریگەری بەسەر خوێنداویان ئاسایی بە زۆر باشە دکتۆر زۆر باسی لایانی خراپی پلەی گەرمامان کرد بێگومان هەموو شتێکە خۆی گەورە داینەوە هەم باشە و هەم خراپەشی هەیە بۆ مرۆڤەکە لایانی سوودی پلەکانی گەرما و بەرزبوونەوەی پلەی گەرما وەرزی هاوین چیە لەسەر مرۆڤ و ڕێڕەوی کۆندامی هەناسە کەسانێکن کە بتوان سوودیش لەم گەرمای هەوڵ طبعا ینی بوونی فەرسڵەکان وەرزەکانی ساڵ
بە شێوەیە یعنی ئێمەیەکە لەو شتانەی ئەو نیعمەتانەی خۆی گەورە لە وڵاتە دایناوە هەموو فەسڵەکانی ساڵ تۆ بە ئاسایی ئەبینیت یعنی بۆ نمونە هەندێک شوێن هەیە بەردەوام گەرمایە هەندێک شوێنیش بەردەوام سەرمایە هەندێک شوێنیش لەو بەینایە لە جیهانە یعنی بەهۆی تەبان بەهۆی پێکهاتەی جوگرافی شوێنەکە هەروەها کاریگەری تیشکی خۆر و یعنی ئەوەی کە هەیەی بۆ سەرزەوی ئەبێتەوەی ینی هەندێک شوێن بەو شێوەیە بێ بەڵام هەندێک شوێن و وڵاتی خۆمان کە بەردەوام فەرسەکانی ساڵ تیا ڕوئەدا زستان بۆ خۆی ساردا هاوین گەرمە پاشان یعنی مە خۆی لەخوای نابێ ئینسان بە شتێکی خراپتی بگە ینی لە ڕاستیە گۆڕانکاری وەرزەکان بۆ لەشی مرۆڤ شتێکی زۆر زۆر گرنگە بۆ دروستبوونی هەندێک مادە لە لەشی مرۆڤ بۆ لە کۆڵبوونەوەی هەندێک زیان کە بڵێن لە فەسڵەکانی ترا ڕۆیتوانسە تەنانەت ئێمە بە باسی وەرزی گەرماکەین نەخۆشیە درمیەکان بە شوێکی بەرچاو کەمە بێتەوە لە کاتی وەرزی گەرما ینیکە لە هۆکارەکان کە تیشکی خۆر و توشکی سەر و وەنەوشەیی ئەبێتەوەی لە ناوبرنی میکرۆبە زیان بەخشەکان ڤایرۆسەکان ئەوانەی کە کاریگەری خراپی لەم کاتا کەمتر ئەو نەخۆشییانە ڕوئەدا و هەروها بۆ لەشی مرۆڤ تەبعاً دروستبوونی هەندێک مواد پێویستی بە تیشکی خۆرە بۆ نمونە ئێمە لە زستانە ڤیتامین دی کەمتر لە لەشار ڕوئەدا پێویستە ئینسان لەو کاتا بە شێوەی حەب و ئەوانە بیخوا بەڵام لە هاوینە زۆر کەمترە بێ ینی پێویستیمان بۆ چونکە لەبەر تیشکی خۆر و کاریگەری بۆ سەر پێست بە شێوەیەکی سروشتی لە لەشا دروستە بێ ئەمادانە و هەروها چالاکی مرۆڤەکان و هەروها دروستبوونی وەرزەکان یعنی گۆڕانکاری لە خۆراکەکانە لە پێکاتە کشت و کاڵیەکانە یعنی ئەگەر بە شێوەیەکی گشتی باسیکەی ئەمە نیعمەتێکە ینی خۆی گەورە یا بە کۆسانەی کە ئەم فەسڵانە بە شێوەیەکی بەردەوام گۆڕانکاری تیان ناڕوە ئەوانە نیعمەت و بڵێن گرنگی ئەمە ئەزانن کە خۆیان لەمە بەحرۆ من یعنی بین لە شوێنێکە بەردەوام سەرما هەیە بەردەوام ینی کابرا خوا دەرونیان ژەوە هەر پێزارە بێت تەمان یان لەلایەنی ئۆتۆمەکەی لایەنی مادی و جەستەیەکە کە زۆرترین کاریگەری و سوودی هەیە لە هەمان شێوەلایەنی دەرونیش ئینسانیان ڕاستیە لە گۆڕانکاری وەرزەکانە دەرونێکی تەندروست بۆ کەسەکە دروستەکە ئەمە بە شێوەیەکی گشتی باسیەکەین بەڵام هۆکارێتیش هەیە تەمان بۆ ئەوەی کە ئەگەر ئێمە کۆمەڵە کێشەی تەندروستی هەبێ یاشتی تر هەبێ ئەوە جیاوازە بەڵام ئێمە بە شێوەیەکی گشتی باسیین گۆڕانی سروشتەکە بە شێوەیەکی دەوری و ئەوە خۆشتێکی کاریگەریەکی پۆزتیفانەیە بۆ سەر لەشی مرۆڤ بۆ چەندین سوود و گرنگی هەیە زۆر باشە کاک تۆر لە کۆتاییدا گرنگترین ڕێنمایەکان چییە بۆ نەخۆشانی ئەوەی کاناسییانیان بۆ ئێمەش کە ئەگەر نەخۆشێکمان نەبێت بەڵێ تەمان ئێمە گرنگترین ئامۆژگاریەم بۆ ئەو کەسانی کە هەم نەخۆشی بڵێن کۆندامی هەناسیەوە و هەم ئەوانەشی کەنیانە ئاگادار بن لەوەی کە هۆکارەکانی دروستبوونی نەخۆشیەکانی هەناسە لە ڕێگەی هەواوەیە ئەگەر کەسێک بۆ نمونە نەخۆشی درمی هەیە بە ئاگادار بێت لەوەی ئەم نەخۆشی تۆ ئەوەی بەهۆی میکرۆب و ڤایرۆس و ئەمانەوە ڕوئەیە لە ڕێی هەواوە ئەگوێزرێتەوە بۆ نمونە کەسێک کە ئەو نەخۆشیانەیە کە کۆکەی هەیە ئەبێ وریا بێ ئەڵێ کۆکەکەی خۆ داپۆشە ینی ئەو کۆکەی وا بکە ئەم پرژە هاوتان پرژەکان دەوری هەیە لە کۆندامی هەناسە لە ڕێی کۆکین لە ڕێی پژمین ئەمانە بڵاو بێتەوە بۆ نمونە ئاگاداری ئەو کەسانی ئەوان هەیە ئاگاداری ئەمە بن بەردەوام بڵێن لەو کاتی نەخۆشیە دەمامک بەسەکە لە ڕاستی ئێستا ئەوە ینی بۆ بە کللتورێکی جوان لە کۆمەڵگا بینی زۆر کەسە کێشی تەندروستی هەناسە هەیە دەمامکە بەستیان پێشترەوە کەمتر بوو ئێستا بۆی ئەم حاڵەتانەوە دەرکەوت کە چەندێک سوودی گرنگی هەیە بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوە طبعا ئەو لە ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی نەخۆشیەکان پاشان ئەو کەسانی خۆشیەوتوان نەخۆشیەکانی کۆ ئەندامی هەناسە و هەستیاریان هەیە ئاگادار بن لە ڕێگەی هەواوێ بە هەمان شێوە ئاگاداری هەوای سارد بۆن تەپوتۆست دووکەڵ هەموو ئەو فاکتەرانی کە لە ڕێگەی هەوا لەوانێ بێ خۆشیان ئەزانن یعنی ئەو کەسە خۆی ئەزانێت کە چه فاکتەرێک لەوانێ زۆر دەوری یعنی لە کەسێکە بۆ کەسێکشەوە گۆڕێ ینی بۆ من وایەڵێ من بە هەوای سارد هەر گۆڕانکاری هەوای سارەکە یەکسەر نیشانەکانم پیاوێ یان کەسێک بەهۆی بۆنەوە یان بەهۆی تەپوتۆز دووکەڵ ئەم شتانە وریای خۆیان من لەو شوێنانە دوورکەونەوە کە ئەمانیان هەیە وارها بەردەوام ینی پارێزگاری خۆیان بکەن لە دووچاربوون بە فاکتەران طبعا ئەبێتە هۆی کەمتر توشبوونی ئەو کەسە هەم بۆ نەخۆشیەکان لە سەرەتاوە و هەمیش بۆ هەڵدانە و دروستبوونەوەی نەخۆشیەکان وهروە ئاگاداربوون لە خۆراک لەم کاتە یانی ڕاستیە خۆراکە تەندروستەکان سەوزەکان میوەکان گۆشت یعنی شتی ئاسایی سروشتی ناوماڵ ئینسان بەکاربێنێت زیاتر زۆر دوورکەوێتەوە لە خواردنەکانی دەرەوە کە لەوانەیە کۆمەڵە پێکهاتەی تیاابێ بێتە هۆی ئەوەی کە هەستیاری لەو کەس ئەگەر نەیبێ بۆی دروستکەوە ئەگەر هەرشی بێ بڵێن تیا هەڵبلاتەوە ئەمە لای بە شێوەیەکی گشتی کۆمەڵێک ئامۆژگاری ڕەچاوکرێ لەوانەیە سوودی گەورە بگەێنێ بە دەستخۆش زۆر سپاس بۆ دکتۆر کاوەفەر سعدی پسپۆڕی نەخۆشیەکانی سم و کۆندامی هەناسە سپاس دەکەین دکتۆریا زۆر بەخێر.